نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. بە ئەڵقەمەی کوڕی قەیسی نەخەعی. لە نێو شوێن کەوتواندا بەسرە حەسەنی بەسری و مەککە عەتای کوڕی ئەبی ڕەباح و یەمەن تاوسی کوڕی کەیسان و مەدینە ساییدی کوڕی موسەیەب و کوفەش پێشەموو کەس ناوی ئەڵقەمەی کوڕی قەیسی نەخەعی دەهێنێتەوە یاد. ئەمانە مەزنترینی ئەو پێشەنگ و ئیمانانن کە بوونەتە باشترین جێگرەوە بۆ هاوڵان. ئەڵقەمە ئەو زانە و ئیمامە گەورەیە کە دەرفەتی ئەوەی بۆ ڕەخساوە بچێتە نێو هەرێمی نورینی حەزرەتی عالی و ئەژنۆ بە ئەژنۆ لەگەڵ ئیبن مەسعوددا دابنیشێت و جگە لە خەلیفە ڕاشیدەکان لە سەدان هاوڵی دیکەوە فەرمودە ڕیوایەت بکات. لە پەنا ئەمەشدا بە گوێرەی ئەو باڵا موعەللایەی کە هاوچەرخانی خۆی تێپەڕاندووە کەسێکی خاچی بووە. ئەوە ئەڵقەمە بوو کە قوتابخانەی پڕبەرەکەتی کوفەی دامەزران کە لە دواتردا ئەو قوتابخانەیە ئەبوو حەنیفەی پێگەیاند. تەواوی ئەو ئیمامانەی لە کوفەدا پێگەیشتون لە پێشەموشیانەوە عەمری کوڕی شوڕەحبیل کە چەندین هاوڵی دیوە لە ئەڵقەمەوە فەرمودەیان جێراوەتەوە. عەمری کوڕی شوڕەحبیل ناو بەناو بەوانەی دەوروبەری خۆی دەگوت: انطلقوا بنا إلى أشبه الناس هديا وسمتا بعبد الله بن مسعود. واتە هەستن با بڕووین بۆ لای ئەو کەسەی هەستان و دانیشتن و ڕەفتار و هەڵسوکەوتی لە هەمووان زیاتر چووەتەوە سەر عەبدوڵڵای کوڕی مەسعود. بەڵێ ئەڵقەمە ئەو کەسە بوو کە لە نێو خەڵکی ئەو سەردەمەدا لە هەمووان زیاتر جوڵە و ڕەفتار و هەڵسوکەوتی چوو بووەوە سەر ئیبن مەسعود. سەبارەت بە ئیبن مەسعودیش دەوترا ئەو کەسەیە کە لە هەموو خەڵکی زیاتر چووەتەوە سەر پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم. ئیبن مەسعود بنیادی جەستەی زۆر لاواز و بچووک بوو، بەڵام وەستانی بۆ نوێژ و ملکەچی لە ناو نوێژدا و قۆڵی و ڕۆچوونی لە نێو سوزدەکانیدا بە تەواوی، واتە تا بچووکترین وردەکاری وێنای پێغەمبەری خودای دەکرد. ئەڵقەمەش لە هەوڵ و کۆششی ئەوەدا بوو کە بەو پەڕی کامڵی وێنەی ئیبن مەسعود لە خۆیدا ڕەنگ پێ بداتەوە. ئەمە لێکچوون و وێنەدانەوەیەکی وەها بوو کە هەرچۆن پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم فەرموو بووی قورئان لە ئیبن عەبدەوە واتە لە ئیبن مەسعودەوە گوێبیز ببن. ئیبن مەسعودیش زۆر جار دەیوت ئەڵقەمە بانکەن تا قورئانم بۆ بخوێنێتەوە. ئەڵقەمەش دەیخوێند و دەیخوێند تا تەواو دەبوو لە خوێندن. ئیبن مەسعود هێشتاش داوای بەردەوامبوونی لێ دەکرد و دەیوت بخوێنە دایک و باوکم بەفیدات بن. ئیمامی مەزن ئەبوو حەنیفە کە زوهد و تەقوای داستانی سەرزوبانانە هێندە سەرسامی ئەڵقەمە بوو کە سەبارەت بەو دەیوت ئەڵقەمە لە هەندێک خاڵدا دەکرێت لە پێش هەندێک لە هاوڵانەوە بێت، واتە دەکرێت لە بواری فیقه و فەرمودەدا لە هەندێک لە هاوڵان قوڵتر و شارەزاتر بێت. ئەمە بەراوردکاری ئیمامێکی مەزنی وەک ئەبوو حەنیفەیە کە کەس ناتوانێت بگاتەوە بە قولە پێیان، هەم بەراوردکاریەکە کە ئێمە ناتوانین خۆمانی تێ هەڵقورتێنین. ڕۆژێکیان کەسێک لە بەردەم دەرگای ماڵی ئەڵقەمەدا ڕاست دەبێتەوە و هەرچێک بە زوبانی دابێت بە ئەڵقەمەی دەڵێت. سەردەمی فیتنە و بوختان و لەکەدارکردنە. ئیمامی مەزن لە بەرامبەر ئەو دەیان سوکایەتیەوە کە پێی دەکرێت هیچ ڕەفتاری خۆی تێک نادات و پاش تەواوبوونی سوکایەتیەکانی کەسی بەرامبەر ئەم ئاەتە دەخوێنێتەوە: والذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. وەکەسانێک کە ئازاری پیاوان و ئافرەتانی ئیماندار دەدەن بێ ئەوەی هیچ تاوانێکیان کردبێت، ئەوە بەڕاستی ئەوان بوختان و تاوانێکی ئاشکرایان گرتووەتە ئەستۆ. پیاوەکە پێی دەڵێت ئەمە مێنوانتە؟ مەبەستە چییە گوایە تۆ باوەڕداریت؟ وەڵامی ئیمامی مەزنیش وەڵامێکە کە هەر لە خۆی دێت ئەرجوو ئومێد دەکەمە. ئەڵقەمە لەو کەسە مەزنانەیە کە لە بەرامبەر هەموو ئەو جۆرانەی باتڵەوە کە لە سەردەمی خۆیدا سەری هەڵداوە وەستاوەتەوە و گوێڕایاڵی بۆ ستەمکارانی ئەمەویەکان نەنواندووە و هەموو هەوڵ و تێکۆشانی خۆی ئەنجام داوە بۆ پاراستنی شکۆمەندی فەرمودە لە قوتابخانەی کوفەدا کە خۆی دامەزرێنەری بووە. کەسانێکی وەک ئەسوەدەی کوڕی یەزیدی نەخەعی و ئیبراهیمی نەخەعی و
حەمادی کوڕی ئەبوو سوفیانی مامۆستای ئەبوو حەنیفە و سەدانی دیکەی پێگەیاندووە. هەروەک چۆن خۆی فەرمودەی لە سەدان هاوڵەوە وەرگرتووە، بە سەدانی دیکەش فەرمودەیان لەمەوە وەرگرتووە. بەڵێ، ئەوە عەلقەمە بوو کە کوفەی وەک زەمینێکی بەپیت بۆ هاتنە مەیدانی نەخەعیەکان و سوفیانی ثەوری و ئەبوو حەنیفە ئامادە کردووە. جیم. عوروەی کوڕی زوبەیری کوڕی عەوام. زوبەیری کوڕی عەوام کوڕی سەفیەی کچی عەبدولموتەڵیبی پووری پێغەمبەری خودا و جێیشانازی ئەوە، هاوڵی شەرەفمەندی پێغەمبەری خوا و لە سەردەستی دە هاوڵە موژدە پێدراوەکەیە. عوروەیش وەچەیەکە کە لەم ڕەگە پتەوەوە دەرهاتووە، دایکیشی دڵڕووبایەکە کە پەیوەستە بە چەندین بەهای باڵای دیکەوە. دایکی ئەسمای کچی ئەبووبەکر و خوشتی حەزرەتی عایشەیە کە بە شێوەیەکی گشتی زۆربەی ژیانی لەگەڵ ئەودا بەسەر بردووە. بەڵێ، عوروە بەرهەمی هاوسەرگیری نێوان زوبەیری کوڕی عەوام و ئەسمای کچی ئەبووبەکرە. هەروەک چۆن ئەسمای دایکی زۆربەی ژیانی لەگەڵ حەزرەتی عایشەدا بەسەر بردووە، بە هەمان شێوە عوروەش کۆڵەکەیەکی زانستە کەواتای هەموو ئاەت و فەرمودەیەکی لە حەزرەتی عایشە پرسیوە و لەوەوە فێر بووە. جگەلەوەش دانیشتنی لە ئەڵقەی وانەی سعیدی کوڕی موسەیەب بە نسیب بووە کە 7 بۆ 8 ساڵ لە خۆی گەورەتر بووە. عوروە یەکێکە لە 7 فەقیهە مەزنەکەی سەردەمی خۆی کە بە فوقەها سەبع ناوبراون، تەواوی ئەو فەرمودە پیرۆزانەی کە حەزرەتی عایشە ڕیوایەتی کردوون لە پێشدا بە وێزگەی عوروەدا تێپەڕیون و دوایی چوونە نێو کتێبەکانەوە. سەرباری ئەمە لە حەزرەتی عەلی و ئیبن عومەر و ئیبن عەباس و ئەبوو ئەیوبی ئەنساری و زۆر هاوڵی دیکەوە فەرمودەی ڕیوایەت کردووە. بە سەدان ئیمامی مەزنی دیکەش وەک قەتادەی کوڕی دیامە و ئیبن شەهابی زوهری و یەحیای کوڕی سعیدی ئەنساری و زەیدی کوڕی ئەسلەم فەرمودەیان لەوەوە وەرگرتووە. عوروە وەک هاوشێوەکانی لە زوهد و تەقواشدا تا کۆتاپلە لە پێش بووە و بە تەواوی واتا کەسێکی ڕەبانی بووە. پاش ئەوەی تەمەنێک دەکات نەخۆش دەکەوێت و قاچی ڕەش دەبێتەوە. پزیشکەکان پێی دەڵێن کە دەبێت قاچی ببڕدرێتەوە. لە سەرەتادا دوودڵ دەبێت لەوەی ئەندامێک کە خوددا پێی بەخشیوە لە خۆی بکاتەوە. بەڵام کە ڕەشبوونەکەی قاچی پەرە دەسێنێت بە ناچاری بەبڕینەوەی ڕازی دەبێت. لە کاتێکدا بەم شار قاچی دەبڕنەوە بە هیچ شێوەیەک ئاخ و ئۆف دەرنابڕێت و لە زاریەوە ئەم وشانە دەبیسترێت کە حەزرەتی موسا کاتی بینینی حەزرەتی خضر دەیانڵێتەوە. قد لقينا من سفرنا هذا نصبا. لەم ڕێبواریەماندا تووشی هەندێک سەختی بووینەوە. ماوەیەک تێدەپەڕێت و ئەم جارەیان یەکێک لە چوار کوڕەکانی لەلایەن ئەسپێکی نێو تەویلەکانەوە زەبرێکی بەردەکەوێت و وەفات دەکات. ئیمامی مەزن لە بەرامبەر کەعبەوە دەستەکانی بەرز دەکاتەوە و دەڵێت: خودایە، تۆ 4 پەلت پێدام کە لە 2 دەست و 2 قاچ پێک دێت و لە هەمان کاتدا 4 کوڕیشت پێبەخشیم. لوتفی تۆ چەندە فراوانە کەسیان لەم 4 پێبەخشیم و تەنها یەکێکیانت بردەوە. پەروەردگارە، بە سەدان شکر و سوپاس بۆ تۆ بێت. بەڵێ، لەم زنجیرە ئاڵتونیەدا عوروەش وەک بڵێیت یەکێکە لەوانەی گەیشتووە بە نهێنی ڕەضی الله عنهم وەڕەضوا عنه. خوددا لەوان ڕازی بوو، ئەوانیش لە خوددا ڕازی بوون.